ناوی خی گەورە و میهرەبان بەڕێزان و ئەزیزان لەگەڵ یەکێک لە بەشداربووانمانین لە پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و یادگە بەشی ئامادەی کە توانیویەتی لە پۆلی 12 کۆنمرەی 93 بەدەست بهێنێ و خاتوودینە محەممەد لەگەڵتانە بۆ ئەوەی ئەزمموی خۆتان بۆ باس بکات فەرموو خاتوودینە گیان. بەڵێ پێشەچی بەناوی خی گەورە میهرەبان زۆر سپاسان دەکەم لە پێدانی ئەو دەرفەتە زێڕینە تاوەکو بتانم ئەزمموی زیاتر لە 1 ساڵی خۆم لەگەر پۆلی 12 لەگەڵ بەڕێستان بەش بکەم. الحەمدولله لە پۆلی 12 بە ساڵی یەکەم تانیم کۆنمرەی 93.6 بەدەست بینم کە ئەوش لە فەزلی خی گەورەیەوە پاشانیش دەتانم برێم کە خولی چالاکردنەوەی یادگە بشی ئامادەی هۆکارێکی دیکەی سەرەکی بووکەوەی کرد ئەمن ئەو نمرەیە بینم تەکنیکەکان تێبینیەکان هاندانی مامۆستایەکان بەڕاستی کاریگەری زۆر زۆری هەبوو. تەکنیکەکان بەڕاستی زۆر یارمەتیاندام چونکە پێشتر ئەو تەکنیکانم بەکار نەهێنابوو و یەکەم جاریشم بوو پێیانەوە ئاشنا بم. یەک لەوانە تەکنیکی دووبارەکردنەوە سپیس ڕپتیشن کەم پێشتر ئەو شتێن نەکردبوو زۆر سوودی پێم گەاند و ئەوە وەی کرد کە لە کاتی ئیزنەکان کاتێکی کەمتر لە بۆ دەرسەکان تەرخان بکەم. هەروەها تەکنیکی فلاش کارت کە ئەزممونێکی تاو نوێ بوو و زۆر سوودم لێ دیت. دەتانم برێ زۆربەی دەرسەکانم کردووە فلاش کارت لە کاتی دروستکردنیان چێژێکی زۆر تایبەتم لێ دەدیت و هەروەها دروستکردنی نەخشە زەینیەکان هەمیان وەکو یادگارێک لە خۆم هێشتیتەوە چونکە بەڕاستی سوودێکی زۆر باشی پێگەاندم و هەر ئەوە شۆکار بوو کە ئەمن لە زۆربەی ئیمتحانەکان بە نیم سەعادیان 45 دقە ئیمتحانەکان جواب بدەمەوە. هەنیم لەبیرمە ئیمتحانی عەربی ساعت 7:30 و ئەسئیلە درا هەتا 8 من تەواوم کردبوو هەموو ئەسئیلەی عەربی. کوردی بە هەمان شێوە کە بەڕاستی کاتێکی زۆری لۆگەڕاوە هەم لە کاتی خوێندن و هەم لە هەر کاتی ئیمتحانی ناوگوزاری کە تەڵەبەکان زۆر مشکلەی کاتیان هەبوو یان دەرسی بیرکاری کە زۆربەی تەڵەبە شەتبی دەکردوی کە کاتی نەبوو بەزە من هەتا دەرسی بیرکاریش تەکتیکەکانم لەسەری تەطبیق دەکردبووی کە زۆر دووبارەم دەکردەوە زۆر پرسیارم حەل دەکرد. نەخشەی زەینیم لە بابەتەکان دروست کردبوو ینی دەتوانم برێم تاکە تەڵەبە بووم لە مەکتەبی خۆم کە الحەمدولله کۆنمرەی 96 هنا لە بیرکاری. ئەوش طبعا غەڵەتەکانم غەڵەتی زۆر سادە بوون کە سالبوو موجەبم غەڵەت کردبوو بەس هیچ فکرێک نەبوو کە من لەسەر ئەسیلەکە نەیزانم و نهێنی پشت ئەو زانینەش ئەوە بوو کە من هەم بابەتەکانم کردبووە نەخشەی زەینی وەکو نەخشەیەک لەناو مەشکم بوو کە هەر پرسیارێکی تێ هەڵ چێشم دەدیت فکرەکەیم دەزانی بەبێ ئەوەی فکر بکەمەوە. بەڕاستی تەسەورم نەدەکرد و هەستم نەدەکرد من بتانم بەو سریعە بەو کەم فکرکردنەوە تانم ئەسئیلە جواب بدەمەوە کە یەکێک بنەوە تەڵەبانەی ئەسیلەی بیرکاری 2 جار مراجعەشم کردەوە ئەو پرسیارانەی کە زۆر لە سەریانەوە قەلق بوون. زۆر سپاسی خی گەورە دەکەم یەکەم جار پاشانیش ئاوات ئەکادمی طبعا من هەر لە پۆلی 12 ناتان برم لە هەموو ژیانم ئیسیفادەم لێ کرد. من ئێستش دەفتەرێکم دانابوو گەشتی پۆلی 12 لەگەر چالاکردنەوەی مێشبوو ئێستش هەموو ڕۆژێک مراجعەی تێبینیەکانی و نەسیحەتەکانی مامۆستاکانم دەکەمەوە دەتوانم برێم لە کولیەش دەتوانم ئیسیفادەی لێ بکەم نەکرد لۆ مەجای خوێندن لۆ ژیانی ڕۆژانەشم الحەمدولله زۆر ئیسیفادەم لێ کردیا و من الحەمدولله یەکێک بووم تەڵەبانەی کە خەریکی حفظی قورئانیش بووم کە ڕێگرت نەبوو لە بەرامبەر ئەوەی کە من پۆلی 12 ڕام بگریتن الحەمدولله تانیم چەند جزئێکی زیاتریش لەبەرکەم مراجعەشیان بکەمەوە سپاس بەخوای گەورە. سپاس بۆخوای گەورە دەستەکانە خۆش بێ خوا خاتوودینە گیان بەپێی با بڵێین ساڵەکانی پێشوت ئەم ساڵتان کە ئەنی ساڵی پاردەکە کە پۆلی 12 بوون و نەتیجەتان وەرگن ئینشاڵڵا ئەم ساڵش ئەچنە زانکۆ تا چەند فەرق و جیاوازیەکی هەبوو لەگەڵ ساڵەکانی پێشوو کە با بڵێین ئاشنا نەبوون بەم تەکنیکانە تا چەند کاتی بۆ گەڕاندبوونەوە یان هیچ هەستان بە جیاوازیەکە کرد لە نێوان ئەو ساڵی کە چالاکردنەوەتان خوێند و پۆلی 12 بوون لەگەڵ ساڵانی پێشووە؟ بەڵێ ئەکید زۆر فەرقی هەبوو. من لە بیر مەجارێکیان چوومە مەکتەب مامۆستاکەم گوتی ئەوڕۆ چەند پرسیاری بیرکاریت حەل کرد گوتم 100 پرسیار زۆربەی تەڵەبەکان پێیان ئەنتیکە بوو کۆت و دەتوانی هەموو دەرسەکانت پێی 100 پرسیارش حەل کرد و سەرەڕای ئەوەش
ئەمن بەردەوام بووم لەگەر حفظی قورئان و خوێندنەوەی قورئان کە ئەوە بەرنامەی ژیانم بوو زۆر کەس دەیگوت دەبی ئەتوو ئەو بەرنامەیە واز لێبینی لە کاتی پۆلی دوازدە بەس من ئەلحەمدولیلا توانیم لەگەر ئەوش بەردەوامی بدەمە کە لە کاتێک برادەرەکانم وازیان لێ هێنابوو لە چاو ساڵەکانی دیکە زۆر فەرقی هەبوو ساڵەکانی دیکە دەرسم دەخین لە بیرم دەکرد زۆر ئەو شتەیە بێزاری کردبووم کە زۆر لە بیر دەکەم لۆ زۆر لەسەر کتاب دەمێنێمەوە بەسەر هێشتا لە بیر دەکەم بەس ئەلحەمدولیلا تەکنیکەکان زۆر یارمەتی دەرم بوون و ئێستا کە دەتوانم تەکنیکەکان زۆر بە خۆشتریش بەکاریان بینم چونکە زۆر باش لەگەریان ڕاهاتیمە. دەستەکان خۆش بە یاخوا ستایلی کۆششکردنتاندا چەند ئەنی گۆڕانکاریتان بەسەر یا هێنا بۆ نمونە ئایا ئەزمونێک هەیە بڵێ من پێشووتر ئەم شتم وا بوو بەڵام دواتر ئەوا چام کرد وا گۆڕانکاریم بەسەر هات بۆ نمونە ڕوونتری بکەمەوە بەشداربوو هەیە ئەڵێ من پێشووتر هەرگیز نەمتوانیوە لە شوێنەکە بخوێنم و دەنگم ئەنی بە بێدەنگی بخوێنم ئیلاوە با بڵین ڕاهاتمە بە دەنگی بەرز و بەهات و چەوە بخوێنم بەڵام دوای ئاشنابوون بە پرۆگرامەکە و ڕاهێنان کردن و فێربوونی شێوازەکانی کۆششکردن و ڕێنماییەکان ئەڵێ من ئێستا زۆر بە ئارامیە توانم دابنیشم کۆشش بکەم و تەواوی تەرکیزم لای وانەکە بوو ئایا بەڕێستان هیچ نمونەیەک هەیە لە ژیانی کۆششکردنتانە کە دواتر گۆڕانی بەسەر هات بێ؟ بەڵێ مامۆستاجان زۆریش هەیە یەک لەو نمونانەی کە بەسرم داهات کاتی ئیزنەکەی بوو ئەو وەختە نەورۆز بوو دەڕۆیشتینە دەرێ ناچار بووم دەبا ئەمیش لەگەریان بڕۆم ناچار چیم کرد فلاشکارتەکانم دەستدایە و لە ڕێ کە ئەوەندەی بەڕێکەوە بووین هەرچەندە نەم دەتوانم کتاب و شت لەگەرە خۆم ببەم چکە پێم نەدەکرا بەس فلاشکارتەکان بە حکومێکە قەبارەیان بچکێ و ئاسان لە بۆ هەڵگرتن و بەکارهێنان زۆر یارمەتیاندا هەتا کوڕێکی گەیشتم چەند بابەتێک مراجعە کردبووە هەر لە ناو سیارە کە ئەوە بەڕاستی ئزمونەکی زۆر نوێ بوو و هەروەها من تەکنیکە چتکەشم بەکاردێنا ئەوش سەوتی خۆم ریکۆرد دەکرد و شەوا پێشەوەی بنم جۆم لێ ڕادەگرتەوە یان کاتێککە خەریکی لە بۆ منە ژوورەکەم ڕێک دێخست یان کاتێکی بەتاڵم دەبوو جۆم لە سەوتی خۆم ڕادەگرتەوە کە بەڕاستی ئەوش زۆر هاوکارم بوو کە بتانم لە کاتە بەتاڵەکانیشمانی ئەو کاتانێک کە لۆ ڕێستی شمدانە یا ئەو کاتانی کە من ناتوان بخینم هەر لەگەر خوێندن بم بەڕاستی و ئەزمونێکی زۆر باش بوو کە بەڕاستم تەسەڕم نەدەکرد کە بتانم ئەو ڕۆژەی کە چوومە دەرێ بتانم ئەوەندە مراجعە بکەمەوە ئەوەندە بابەتە نزیک بەشێک مراجعە کردو بەس لە ڕێیەکەی کە دەڕۆیشتین یعنی بەڕاستی ئەوە ئەزمونێکی زۆر باش بوو لە بۆ من. یاخوا لەشتان ساغ بێ خات و دیناگیان بەڕێستان بە یەکەم ساڵ توانیتان پۆلی 12 تەواو بکەن؟ بەڵێ ئەلحەمدولله بە یەکەم ساڵ تانیم پۆلی 12 تەواو بکەم طبعا کە ئەمن ئێستا کەش فکر لە غەڵەتەکانی خۆم دەکەمەوە کە لە وزاری چبوون چونکە هەر ئیمتحانێک داهاتمەوە غەڵەتەکانی خۆمم دەنووسی دەتان برێم یەک دەرس هەبوو کە معدلمی وها هینا خوارێ بس الحمدلله دەرسەکانی دیکەم 98 و 96 و سەر و 90 بوون الحمدلله غەڵەتەکانم ڕەتی بۆ نەبوو کە من تەکنیکەکەم بەکارنێک نابیاشتەکەم و غەڵەتە کانم پرسیاری ئاسان بوون لە بۆ نمونە لە دەرسی برکاری یەک لەو غەڵەتانەی کردم سالبێکم بە زیادە لە حاسیبەکەم لێدا بوو یان پرسیارشم غەڵەت کرد دەبا داتاشراوێکی بۆ وەرگرم کە بەڕاستی ئەوانە غەڵەتی زۆر منداڵانە بوون کە ئەوش دەگەڕێتەوە سەرەوەی کە پرسیارەکەم زۆر پێ ئاسان بوو تەرکیزێکی کەمم دابوو بس الحمدلله دەتان برێم هەموو ئەوەی کە زەحمەت و قرس بوو لە هەر هەمیانتانی بە سەرکەوتوی بەڕێکەم و بە یەکەم ساڵیش الحمدلله دەتان برێم هاوینەکەش کۆششێکی وەهام نەکرد کە تەنیا یەک دەرسم خوێند بوو ئەویش بەتەنە دەرسی بیرکاری بوو کە مەکتەب بووە لەگەر کردنەوەی مەکتەب بە مەزبوطی تەکنیکەکانم تەطبیق کرد الحمدلله. یاخوا لەشتان ساخ بێ ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگ کردەوەیە کە بۆ نمونە ئەڵەی من لە هاوینی پۆلی 12 با بڵێ ئامادەکاریەکی باشم نەکردبوو زۆر جارە ئێمە لەگەڵ بەشداربووەکانی خۆشماناکە گفتو گۆ ئەەکەین بۆ نمونە ئەڵێ ماوەسا من فلانە دەرس لە هاوینە ئامادەکاریم بۆی نەکردووە ترسم هەیە دەرەجەی لێتیان نەهێنم ئایا بەڕێزت بەپی ئەوەی کە ها بۆ نمونە خۆتان زۆربەی دەرسەکان لە هاوینە ساهیتان تیانە کردووە و ئامادەکاریتان بۆی نەکردو و دواتر سپاس بەخوا دەرەجێکی بەرزتان هێناوە ڕێنماییتان چییە و با بڵێن چۆن ئەو هەستانەتان کۆنتترۆل کرد بوو بڵیت و نەڵی جاری وا هەیە لە خۆتەوە قەلق ئەبی ئەترسی کە دەرەجە نەهێنی یان بابەتەکان تا چەند ینی ئەتوانیتان هاوسەنگی ڕابگرن لەولایەنەوە؟ بەڵێ طبعا من هاوینەکەی دەرسی کوردیم هیچ نەخیند بوانی بە ئەدەبەکە و بە هیچ شتەکەەوە نەمخیند بوو
هەموو تەڵەبە دەیانگوت ئەتوو کود ئەدەبت پێ کۆنتڕۆڵ دەکرێت کودەتانی ڕێزمانەکە زۆر پیشکە ناخیندرێ ئەلحەمدوللا تانیم 98 لێ بینم کە هاوینەکەش دەستم لێ نەدابوو هەموو دەرسەکان بەونەوە ئینگلیزی نەم خوێند ئەلحەمدوللا کۆنەبەری 96 لێ هینە زۆربەی دەرسەکان بەونەوە ئایەی بوون کە ئەمن دەورەم لێ نەکرد بوو تاکە تەڵەبەش بووم کە دەورەم لێ نەکرد بوو بەس زیاتر احتیمامم بە خولی چالاکردنەوەی مێشک دەدا چکە بەڕاستی چۆنیەتی خوێندن گرنگترە لە خودی خوێندن و فێربوونیش چونکە ئەو چۆنیەتیە وەت لێ دەکە کە ئەتوو بگەی بە فێربوونێکی تەواو و باش و لە کاتی مەکتەبیش زۆر زارکە ئیمتحانەکانم دەکرد لە هەموو تەڵەبەکان بەرزترین دەرەجەم دەهێنا کە لە کاتێکدا خولی هاوینەشم نەکرد بوو تەڵەبەکان دەیان پرسی باشە پێمان بێ ئەتوو کو دەورەشت نەکردیە وەها دەتوانی ئەو پرسیارانە ئەو ئەسئیلانەوە ئیدارە بدەی و جوابیان دێ و دەمگۆم بەپێی تەکنیک و شێوازی خۆم کە مامۆستای زۆر باش بە ئەزمون فێریان کردیمە ئەمن لە ڕێوانەوە دەتانم ئەسئیلەکان وا حل بکەم لێ الحەمدولله لە کاتی مەکتەب بە وزەکی زۆر ئەرێنیەوە چوومەوە و بەبێ هیچ ترسەک و ئەو تەڵەبانەی کە زۆر بەیان کە دەورەی هاوینەیان نەکرد بوو لە دەرسەکان زۆر دەرەجەی خراپیشان هێنا ئەسڵان چونکە دەیانگوت وەها چوو بە ناومێشتن ئەگەر خولی هاوینە نەکەی ئیلا دەرەجەی خراپ دێنی بەس ئەو شە هیچ پێوەەر نییە بەڕای من قوتابی پێویستە لە هاوینەکەی فێربی کە بە چ شێوازێک بخینی ئەوە گرنگترە بەڕاستی زۆر ڕاستە دەستەکانتان خۆش بەیاخوا بە دڵنیاییەوە فێربوون گرنگترە لە خودی ئەو فێربوونە ئاسایی کە کەسێک لەوە شێوازێکی کۆششکردنی هەبێ بەڵام لێی ڕاهات بێ کاریگەر نەبێ لەولاوە شێوازێکی دیکە هەیە کە ئاسانتری ئەکاتەوە بۆ منە کاتێکی کەمتری پێچێ و باشتر لەبیر ئەمێنێتەوە خودی زانینی ئەو بیرۆکانە ڕێگاکە کورتتر ئەکاتەوە و ئەتوانی بە بەرهەمداریەوە قۆناغەکان تێپەڕ بکەیت چ ئامادەیی بێواتە با بڵێن پۆلی 10 11 و 12 بێ هەر قۆناغێکی خوێندن بێ لە زانکۆ و لە قۆناغە باڵاکانیش هەر هەمان فکرە و هەمان ڕێگای ئینشاءڵڵا یارمەتیدەرتانە بێ و کار ئاسانیتان بۆ ئەکا و چەند زیاتر کات بەسەر زانینی ئەم تەکنیکانە و جێبەجێکردنیان تێبپەڕێ ئینشاءڵڵا ئاسانتر و باشتر و بەرهەمداری زیاتر هێنێتە ژیانتانەوە خات و دیناگیان ڕێنماییتان چیە بە شێوەیەکی گشتی بۆ بەشدار بووان و خۆتان تا چەند سوودتان بینی لەو پرۆگرامەی کە لە بەشی ئامادەی چالاکردنەوەی مێشکە کاری لەسەر ئەکرێ بۆ نمونە ماوەیەکی زۆر لەگەڵ بەشداربووەکانە ئەمێنینەوە ڕێنماییان ئەکەین لەسەر شێوازەکانی کۆششکردن گیر و گرفتەکانی کاتی خوێندن لە ڕووی لایەنی دەرونیەوە لە ڕووی ڕێخستنی خەو و کات و با بڵێن ژیانی ڕۆژانە و ڕۆتینی ڕۆژانەوە و ئەو دەفتەر پلان و ئەو ئاسانکاریانی کە لە بەشە ئامادەیەکۆ پێشکەش بە بەشداربووەکانەکرێت تا چەند بەڕێستان توانیتان لی سوودمەند ببن وە پەیام بۆ ئەو کەسانی کە با بڵێن ئەیانەوەی وەکو ئێوە سوودمەند ببن بەڵێ ئەگەر هەر بەشدار بووە نیەتی بەشداریکردنی هێودێ بە تەواتی لە پرۆگرامەکە سوودمەند بی نەک بتەنە لە قۆناغی پۆلی 12 بەڵکو لە هەموو ژیانی چونکە من هەر بکو ئاماژەشم پێدا من لە هەموو ژیانم سوودم لێ دیت بەڕاستی و یەکەمین خولی ئۆنلاینیشم بوو کە دەستم پێ کرد و تەسەوریشم نەدەکرد کە ئەو نەتیجە باشەی هەبیتم زۆر سوودم لێ بینی و ڕێنمایی منیش لە قوتابیان ئەوەیە کە دەست پێ لۆ هەمووانە بەڵام کۆتاییەکەی تەنیا لە کەسە سەرکەوتوەکانە و بەڕاستی ئەو قسەی زۆر ڕاستە چونکە هەموو تەڵەبە کە دەست پێ دەکات بە گروتینێکی زۆرەوە دەست پێ دەکات بەڵام کە دەگاتە ئیزنەکە وزاری زۆر سارد دەکتەوە لێ لە هەمووی گرنگتر ئەوەیە کە سارد نەبنەوە و بە تەواوی جێ لە ڕێنمایی مامۆستایەکان ڕابگرن من هەر دەرسێک کە لە ئەکادمیا دەمانخیند ئەمن دەفتەر و قەڵەمم لە کنە دانابوو هەموو تێبینەکانم دەنووسیەوە تەڵەبەش هەر لە کاتی ئیزنەکە بێزاری بێتاقەتی توش دەبی کە من بێزار دەبووم نابێتاقەت دەبووم لە چم ئانی نووسیتم دەمخیندنەوە وزەکی پۆزتیڤ و ئەرێنیان دەدامە پلانم دادنا پلانی ئەوڕۆ سەری نەگرت دەبی ئیلە ئیسپەی سەر بگریتن لە بۆن مە ئیشم دەکرد پلانی ئەوڕم لە بۆن 16 سەری گرت دەبی ئیسبێنێ 1970 سەر بگریتن نابی کمتر بکەوە لێ ئەوەی لە من کرد کە زیاتر منافسەی خودی خۆم بکەم نەک برادەرەکانم هەندێک دەرس هەبوو یعنی من ئەسە لەبیرمە ئیمتحانێکی کوردیم کرد وابزانم نۆ هینا لەسەر بیست یادم هینا بەڕاستی ئەوە تاوتەوە ئەمنی ڕووخاند چونکە گوتم باشە ئەمن ئەوە بدایەتەکانە بابەتە بدایەتی و ئاسانەکانە ئەمن ئەو حالی خراپ بوون ئەدی بابەتەکانی دیکە کە تەڵەبە دووەم ساڵەکان دەرێن کە زۆر گرانترین خوبتانم ئەوان جواب بدەمەوە بەس الحەمدولله بەوەی کە زۆر تشجيعي خۆم تشجيع دەکرد و هەردەم هانی خۆمم دەدا کە نەشتێم و نەڕوخم بەو دەرەجانە و بەردەوام بم الحەمدولله کە بەردەوامبوونم لەسەر پلانەکان و ژێراڵیم کردنی مامۆستایەکانم هەم مامۆستاکانی مەکتەبم هەم ئەکادمیا هۆکاری سەرکەوتنی من بوو بەڕاستی
دەستەکانتان خۆش بە یاخوا و هەمیشە بەرهەمدار بن. خات و دینەگیان هەمیشە لە گەڵ وەرگرتنی گروپەکانی چالاکردنەوەیە کۆمەڵێک خەڵک زۆر ئەیانەوێ بگەن پێویستن و ئەشیانەوێ کە لەو ئاستەیە بن لە خوێندن و لە فێربوون و لە کۆششکردنە، بەڵام دوودڵن و پێیان وایە مادەم پرۆگرامەکە ئۆنلاینە لەواچێ ستافەکە وەکو پێویست هاوکاری بەشداربوونەکە، مادام با بڵێن شتەکە ئەوها بەزەخمی بۆ نمونە سوود و کەڵکی هەیە لەواچێ قسە بێ ناوەڕۆکەکەی بەو شێوازە نەبێ یان دوودڵن لە بەشداریکردن یاخود نرخ ڕێگر ئەبێ. ئایا بەڕێستان هیچ ئەزمونێکی لەو شێوازەتان هەبوو یان ڕێنماییتان چی بۆ کەساناڵێن کە دوودڵن و پێیان وایە ڕەنگە وانە بێ؟ بەڵێ تەواانە منش بۆ ئەزمونەی داڕۆشتیمە و زۆریش دوودڵ بووم. یەکەم جار کە زانیاریم دەست کرد لەسەر ئاوت ئەکادمی پۆلی 11 بووم، گوتم یعنی دەبی شتێکی وەها هەبی، چکە بەڕاستی ئەو شتە لەناو کۆمەڵگەی خۆمان نییە، ینی بەتێنە لە ئاوت ئەکادمی بوونی هەیە ئەوش چالاکردنەوەی مێشک کە زۆر دوودڵ بوون دەبی شتێکی وا هەبی. طبعا من خۆم ئێستا گەیشتم بووی کە بە 5 خولەک یەک لاپەڕەی قورئان لەبەر دەکەم یان دەرسی ئەحیا، بس من هێشتان بەو نەتیجە رازی نیمە و لە پاش پۆلی 12 دەستم بە تەکنیکەکان کردەوە، بە ڕاهێنانەکان کردەوە، ئێستاژە سەریان بەردەوامم، ینی دەرم لە 5 خولەک دەبیکم تری بکەمەوە بیگەێنمە 3 و 2. بس کە من ئەو فیدباکم جێ لێدا بوو لە بەشداروان دەمگۆ نابی شتێکی وەها ڕاست بی. کە گەیشتمە هاوینی پۆلی 12 گوتم نەخێر ئەم هەر بەشداری دەکەم و ئەکید ینی ئەو هەموو فیدباکە هەیە، ئەو هەموو بەشدار بووە کۆمنتی خۆیان دەدەن، ئەکید شتێک نییە کە من دوودڵ بم لێ. لێ بەشداریم تێدا کردەوە الحەمدولله، ئەوەی کە لە تەوەقعی من نەبوو ئەوە ڕوویدا، ئەویش نەتیجەی زۆر باشتر و قەت لە خۆمە مرانە دەدیدی بتانم، یعنی من بداتم بۆ بە 20 دقە بتانم پەرەک لەبەرکەم زۆر باشە، کە لە کاتێکدا ئێستا من بە 5 خولەک رازی نیمە، یان لەبەرکردنی ژمارە کە مشکلەمێ هەیە من ئێستا دەمەوێت بە سەدان ژمارە لە کەمترین خولەک لەبەرکەم، کە من ئێستاوا ئیشی لەسەر دەکەم هەم پێش پۆلی 12 و هەم ئێستاش کە پاش پۆلی 12 هەر بەردەوامم لەسەریان و کردیتمە بەشێک لە ژیانی خۆم. ڕاستە چونکە پرۆژەکە ئۆنلاینە و شوێنێک نییە بتانی سەردانی بکەین، لێ ئەوە زیاتر دوودڵی دروست دەکات لە دڵی بەشداربان، بەس من لێرە بە هەموو بەشداربان دەرم کە دوودڵیەکان بەڕاستی خیانەتمان لێ دەکەن و ڕێگر دەبن لە بەرامبەر سەرکەوتنەکان و وەمان لێ دەکەن کە خۆزگە بخوازین بریا زووتر بەشداریمان کردبایە. دەستەکانتان خۆش بەیەخۆ. ئایا لە ئاستی چاوەڕوانیتان پرۆگرامەکە و ئەوەی بۆی هاتن بە فعلی ئەوە بوو کە دانی پێشکەشتان کرا؟ طبعا زۆر زیاتر بوو، وا بڵێن خودی بابەتەکان. بەڵێ زۆر زیاتر بوو، تەسەڕونە دەکرد ستافێکی وەها لێ هاتوو پێشکەوتوو کە 24 سەعات ئامادەن جوابی پرسیارەکانمان بدەنەوە. بەڕاستیەوە لە تەوەقعی من نەبوو، تەسەڕم دەکرد هەر چەند مامۆستایەک بن، بەس نەخێر ئەو ستافێکی زۆر بەتوانە، ستافێکی زۆر گەورە بە ئەسمونە کە بەڕاستی چەندین گروپ و بە هەزارەها قوتابیان ڕێنمایی کردو، ڕێنوێنیان باشیان داینێ. طبعا شتەکە لە تەسەوری من زۆر گەورەتر بوو، نەتیجەکانیشم هەروەکو گوتم من دەمگوت بە 20 خولەک بتانم لاپەڕەک لەبەرکەم زۆر باشە، بەس الحەمدولله ئەوە تا لە ماوەی 5 خولەک لاپەڕێک لەبەر دەکەن کەەوە بەڕاستی زۆر زیاتر لە ئاسی چاوەڕوانی من. یاخوا لەشتان ساخ بە دەستەکانتان خۆش بێ. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دوایین پرسیارکە ئاراستەی بەڕاستانی بکەم خات و دیناگیان دەربارەی ئەو پرسیارەیە کە خودی بەشداروەکان جاری وا هێلایان دروستە بێ یاخود پێش بەشداریکردن بە هەمانشەو، ئایا ئەم پرۆگرامە کە لەگەڵتان ئەمێنێتەوە تا ماوەیەکی دوور و درێژ وەکو یارمەتی دەری ڕێگای خوێندنی ئەو ساڵە، ئایا لە کاتتان ئەگرێ یان با بڵێن کاتتان بووی ئەبێ بەشداری لەگەڵ یا ئەم پرۆگرامە بخوێن و دەوامی قوتابخانەتان هەبێ؟ چونکە زۆر جار بەشداربووەکان لەم لایەنێ دوودڵن ئەڵێ من ئەوە قوتابخانە کرایەوە ئەشمەوێ بەشداری بکەم لەم پرۆگرامە، بەڵام دوودڵم پۆلی 12 ئەترسم با بڵێن کار بکاتە سەر دەرەجە هێنانی پۆلی 12. لەو لایەنەوە بەڕاستان کە بەشداریتان کردووە و بە ئەزمونونەکە ڕۆیشتون چی ئەفەرمون؟ بەڵێ منیشەکە من جار ئەو فکرێم هەبوو کە پرۆگرامەکە کاتم لێدەگری و بیدایەتەکان هەتاکو خۆمان دەگونجێنین هەفتەی یەکەم ڕێک ناخۆشەکە قوتابی خۆی لەگەر دەگونجێنی، بەس پاشۆ تێدەدا خودی ئەو پرۆگرامە هاوکارەکە کاتەکانی ڕێکخا و هەر کەسێکیشکە کاتەکانی خۆی ڕێگەی خستپانی چەند شتێکە لە نەفسی کاتدا. لەبۆ نمونە ئەمن سبێنان کە زوو هەڵدەستان یەک دوو جار ڕاهێنانەکانم دەکرد هەر لەوەی کەوامێشکم ئاستی زیاتر بەرەو پێشەوە بڕواتن. دوام ڕاجعی دەرسەکانی خۆم دەکردەوە کە لە مەکتب دەهاتمەوە سەعات 2 دەهاتمەوە
دەهاتمەوە ماڵێ پاش پشوەکی کەم دووبارە یەک دوو ڕاهێنانم دەکردەوە تەمەشای گروپم دەکرد هیچ ئەرکێک هەیە کە ئەمن بیکەم ویدیۆکانم تەمەشا دەکرد کە قوتابی دەتوان لە کاتی پشوەکانیشی سەیری ویدیۆکان کە بەڕاستی شتێکی هەم چێژبەخشە هەم سوودبەخشیشە لە بۆیان چونکە برێ وێنەرێ قوتابی هەر بای خۆی پشوو وەردەگری بای خۆی دادەنیشی مۆبایل دەکاتن دوێ من لە بڕی ئەوەی کە بچوو با منە ئاپە سوۆشیال میدیایەکان ئەمن دەڕۆیشتم تەمەشای ئاپی ئاوت ئەکادمیم دەکرد و ویدیۆکانم تەمەشا دەکرد کە ئەو بەڕاستی هەم فێربوونە هەم چێژوەرگرتنیشە لێ نەخێر لە کاتی مەکتەب هیچ کاتێکی وەهامی لێ نەبر بەکو زۆر سوودبەخش بوو لەلایەنی وەی کە حانم بدا من زیاتر بەردەوام و ساردیش نەبنەوە نەخێر هیچ ینی کات کوژنێ بەڵکو کات دەگەڕێنەوە خودی خوێندنی ئەو پرۆگرامەیە دەستەکانتان خۆش بە دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان خات و دیناگیان بە هیوای سەرکەوتن لە قۆناغەکانی ئایندەی خوێندنتان زۆر سپاس مامۆستاجیان زۆر سپاس کە ئەو دەرفەتت لە بۆ ڕەخساندن کە بتانم ئەزمموی خۆم لەگەر بەشدار بووان و ئێوەی ئەزیز بەش بکەم زۆر سپاس گەشتان ساخ بێ و ئینشاءڵڵا خەیر لە ڕێگاتان بێ سەربەرز زۆر دنیا سپاس خوا زۆر سپاس مامۆستاجیان